سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەیانیە هاوبەشی چالاکانی مەزەنەی و کرێکاری بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی، چالاکی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە پاوە، بانکێشتی مەتین حەسەنی بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای بۆکان، جێژنی ساڕۆژی سەرکەوتنی شۆڕەش لە ڕۆژاوی کوردستان، کوژران و برینداربوونی 12 سەرباز و بەکرێگیراوی تورکیا لە ئافرین، ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی شاغڵ لە ڕێگەی ئاسمی باشوورێران، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان، وشاری بەرپرسانی زیندانی شەیبانی یاخواز بۆ سەربەندکراوان و بانگەوازی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕەشی ژینە بۆ کارزاری نابۆ سێدارە. درێژەی هەواڵەکان. بەیانیەی هاوبەشی چالاکانی مەدەنی و کرێکاری بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی. ڕۆژی هەینی 29 پوشبەر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی کوردستان و ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە بڵاوبوونەوەی هەواڵی سەپاندنی سزای سێجارە بەسەر شەریفە محەممەدی هاوشێوەی هەر سزایکی ئەعدام کە بۆ بەندکراوان دەرئەچێت بووەتە هۆی تووڕەیمان. کۆماری ئیسلامی گەیشتوتە ئاستێک کە دەیەوێت هەر چەشنە ناڕزایەتیەک بە توندترین شێوە سەرکۆت بکات، بەڵکو لەو ڕێگەیەوە سەرپۆش بەسەر قێرانە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکانی دابنێت. ئەمە یەکەم جار نییە کە ڕژیم لە ڕێگەی پەروەندە سازیەوە هەوڵی تۆقاندنی چالاکانی مەدەنی کرێکاری و سنفیەدات و دەیەوێت لەو ڕێگەیەوە دەنگی ناڕزایەتی کۆمەلگا کە بکات، بەڵام سەرکەوتو نابێ. ئێمە ئەو حکومە نامرۆڤانەیە شەرمەزار و داوای ئازادیە و چالاکە کرێکاریە و هەموو بەندکراوانی سیاسیەکەی. چالاکی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە پاوە. ڕۆژی هەینی 29 پوشبەر کۆمەڵێک لە ئەندامانی ڕێکخراوی ژینگە پارێزی ژیوای پاوە لە زۆروبەریە و شارە چالاکیان ئەنجامدا. بە پێوە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئەندامانی ڕێکخراوی ژینگە پارێزی ژیوە هاوڕێ لەگەڵ ژینگە دۆستانی پاوە لە هەڵمەتێکدا جادەی نێوان ئەو شارە و نەوسودیان لە زبڵ و پاشماوە پاک کردوەتەوە. بەشداربووانی ئەو چالاکیە داوایان لە خەڵکی کوردستان کرد فەرهەنگی پاکی و خاوێنی سروشت بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری دێگولان. ڕۆژی پێنجشەممە 28 پوشبەر هاوڵاتیەکی خەڵکی گوندی قڕوچای سەر بە شاری دێگولان بە ناوی مەهیار کەرەمی لەلایەن ێزارەی دەسەڵاتەوە دەستبەسەرکرا. بە پێزانیاریەکان مەهیار کەرەمی سەرەتا بانکێشی ێزارەی دەسەڵاتی دێگولان کراوە و پاش لێپرسینەوە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیارێک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی مەهیار لەبەردەستانیە. بانکێشتی مەتین حەسەنی بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادگای بۆکان. مەتین حەسەنی لە بریندارانی ناڕزایەتیەکانی خەزەڵوەری 98 بەمەبەستی جێبەجێکرانی سزای بەندکرانی بانکێشتی لەقیەکی جێبەجێکاری سزاکانی دادسەرای گشتی و ئینقلابی بۆکان کرا. مەتین حەسەنی بە پێ بانکێشنامەیە کە بەدەستی گەیشتووە دەبێت لە ماوەی ڕۆژانی داهاتوودا بەمەبەستی جێبەجێکرانی سزای بەندکرانەکەی لە لەقیەکی جێبەجێکاری سزاکانی دادسەرای گشتی و ئینقلابی بۆکان ئامادە بێت. ئەم بریندارەی ناڕزایەتیەکانی 98 لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابی بۆکانەوە بە 31 مانگ بەندکرانە سزا دراوە. جێژنی ساڕۆژی سەرکەوتنی شۆڕەش لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 29 پوشبەر خەڵکی ڕۆژاوای کوردستان ساڕۆژی سەرکەوتنی شۆڕشیان لە شارەکانی تەبەقا، تەلکۆچەر و قامیشل و جێژن گرت. بە بۆنەی 12هەمین ساڕۆژی سەرکەوتنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان پاش ئازادکردنی شاری کۆبانی لە دەست ڕژیمی باسی سووریە لە 19 جوولای ساڵی 2012 زاینی، خەڵکی شارەکانی ڕۆژاوە بەتایبەت تەبقا، قامیشل و تەلکۆچەر و کۆبانی
جەژنی سەرکەوتنیان گرت و ژن و پیا و ئاهەنگیان گێڕا. کوژران و برینداربوونی 12 سەرباز و بەکرێگیراوی تورکیا لە ئافرین. هێزەکانی ڕزگاری ئافرین شەوی پێنجشەممە 28 پوشبەر لە دوو شالاکی جیاجیادا 12 سەرباز و بەکرێگیراوی تورکیایان لە شاری ئافرین کوشت و بریندار کرد. بەپێ راپۆرتی مێدیاکانی ڕۆژاوای کوردستان لەو چالاکیانەدا دوو سەربازی تورک کوژراون و 5 دیکە بریندار کراون. هەروەها لە هەڵمەتێکی دیکەدا 5 چەکداری گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا کوژران و دەست بەسەر کۆمەڵێک چەک و چۆڵیان داگیراوە. ناڕزایەتی کرێکارانی پەیمانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی باشووری ئێران. ڕۆژی هەینی 29 پوشبەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی باشووری ئێران لە ئازۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ناڕازی ڕێکخراوی ڕێگەی ئاسنی ئێران لەگەڵ شێرکەتی تراڤێرس گرێبەستی واژۆ کردووە، بەڵام چاودێری قەراردادەکە ناکات و بەڕێوەبەرانی شێرکەتی تراڤێرس ئەمکاناتی ڕەفاهی بۆ کرێکاران لە گەرمای هاویندا دابین ناکەن. کرێکاران هەروەها داوایان کرد داخوازیە دواخراوەکانیان پەرداخت بکرێت و هەغ دەستەکانیان بەپێ هێڵی هەژاری بڕەواتە سەرەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی هەینی 29 پوشبەر کرێکارانی شاغڵ لە شەرکەتی فەلاتی قاڕەی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپەی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست بەکردەوە دەرهاتنی سەواوی مادەی ئەرک و بەرپرسیارەتی پەرسۆنەلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە و کۆچایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوو. گوشاری بەرپرسانی زیندانی شەیبانیە هەواز بۆ سەر بەندکراوان. پاش بڵاوبوونەوەی هەواڵی بێبەشکردنی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی شەیبانیە هەواز لە جەرمانی پێویست، بەرپرسانی ئەو زیندانە گوشارەکانیان بۆ سەر بەندکراوان زیاتر کردووە. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەرپرسانی زیندانی شەیبانیە هەواز بۆ جەریمەکردنی بەندکراوان ئاو بەرقیان بەسەریاندا بڕیوە و ڕایان گەیاندووە کە ئەگەر لە نەخۆشی و ئێش و ئازاریشدا بمرن قەت چارەسەری پزیشکیان بۆ دابین ناکەن و لە گواستنەوەیان بۆ ناوەندە دەرمانیەکان خۆ دەبوێرن. لە سەرکاردەرکردنی مامۆستایەک لە زانکۆی ئەلزەهرا. سۆلماز ئەکبەرزادە پارێزەری پلە یەک و مامۆستای زانکۆی ئەلزەهرا لەلایەن حراسەتی زانکۆوە لە سەرکار دەرکراوە. لە ئێدامەی ڕەوەندی پاکسازی مامۆستایان، خوێندکاران، قوتابیان و معەلیمان لەلایەن کۆماری ئیسلامیەوە، سۆڵماز ئەکبەرزادە بە 4 ساڵ پێشینەی کاریەوە لە زانکۆی ئەلزەهرای بوشێر دەرکرا. شاینی باسەکە حراسەتی زانکۆ لە ڕێگەی ناردنی کورتەنامەوە ئەو چالاکە سنفیەی ئاگادار کردوێتەوە. بانگەوازی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا بۆ کارزاری نابۆ سێدارە. ڕۆژی هەینی 29 پوشبەر ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا لە ڕاگەیاندنێکدا داوایان لە هەموو ئازادیخوازان کرد بەشداری لە کارزاری نابۆی عەدەم لە شاری مونیخی ئاڵمان بکەن. ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا لە بانگەوازێکدا داوایان لە خەڵکی ئازادیخوازی دەرەوەی وڵات کردووە کە بە بەشداریکردن لە کارزاری نابۆی عەدەم لە شاری مونیخی ئاڵمان هەنگاوێک بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی شەریفە مەحەممەدی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی هەڵبگرن. بڕیارە کارزاری نابۆی عەدەم کاتژمێر 11 بۆ 14 ڕۆژی 21 جوولای لە شاری مونیخی ئاڵمان بەڕێوە بچێت. دووە هەواڵ کۆبوونەوەی پزیشکان و کادری دەرمان لە چەند وڵاتی ئەفریقا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا پزیشکان و کادری دەرمان لە چەند وڵاتی ئەفریقایی دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. پزیشکان، یاریدەدەرانی پزیشکی، پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە
لە وڵاتانی موزامبیک، کەنیا، زیمبابوە و چەند وڵاتی دیکەی ئەفریقایی لە ئاست کەمی حەقدەست ناڕازین و جاوا دەکەن تارەفەی جەرمان بڕواتە سەرەوە. ناڕازیان هەروەها دەڵێن نەبوونی ئیمکاناتی پزیشکی و سەعاتی کاری زۆر بۆتە هۆی گیانەدەستانی چەندین نەخۆش و چیتر ناتوانن لە ئازە و بارودۆخە بێجان بن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.